دەبێ بڵین بەداخەوە لایەنە کوردستانیەکان لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک ناکۆکن تا ڕادەیەک دوڕدۆنگن لەگەڵ یەکتریدا. کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان لە ناو کۆنگرە هەروەها سەرۆک بارزانیش بڕیاری ئەوەیاندا کە دەبێت لاپەڕەیەکی نوێ بکرێتەوە و ئەبێ هاتوچۆ لە نێو حیزبەکان بە تایبەتی بە دیاریکراویش پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی و لەگەڵ لایەنەکانی تر ئەنجام بدرێ. ئەخۆ ئەم هەنگاوە بەچۆ گەیشتەوە بە ئێمە ئەم شەو لەگەڵ میوانەکەمان لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئەشواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان ڕاستە و خۆل لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. دکتۆر ئەشواق شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بە خۆ دەزانی هەم لە کۆنگرەی چواردەی پارتی هەم سەرۆک بارزانی پێداگریان لەسەر ئەوە کرد کە دەبێ لاپەڕەیەکی نوێ بۆ هەڵس و کەوت یاخۆ نزیک بوونەوە لەگەڵ حیزبەکانی تر ئەنجام بدرێت. ئەم کارە بە چۆ گەیشتووە؟ لێژنەتان دروست کردووە؟ دەشتانەوێت لە چۆ دەست پێ بکەن؟ بەڵێ زۆر سپاس بۆ جنابێت، سڵاو لە جنابێت لە بینەرانی کەناڵێکی 24. بەحەقە تەنها لە کۆنگرەی چواردە نەبوو، بەڵکو ئێمە لە سەرەتای کارکردنمان دوای 2003 من باسی قۆناغی سیاسی دەکەم. لە سەرەتای قۆناغی سیاسی لە عێراقی دوای 2003 پارتی جەخت لەسەر ئەوە کردووە کە دەبێت کورد یەک ریز و یەکدەنگ بێت بۆ ئەوی بەهێز بێت بۆ بەدەستهێنانی مافەکانی کورد کە لە دەستور چەسپاوە، بەڵام بەداخەوە بە حکمی ئەوەی کە حکوومەتی عێراقی دەستوری جێبەجێ نەکردیان ئەتوانم بڵێم بە شێوەیەکی تەفسیرێکی سیاسی مزاجی تەفسیری کردووە تا ئەم لەحظەیە ئەو بەندانە جێبەجێ نەکراوە سەر ئەرزی واقع و مافی ملەتی کورد بەدەست نەهێنراوە. و لە کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان سەرۆک بارزانی و هەروەها یەکێک لەو خاڵانە کە لە کۆنگرە تەکید لەسەرکرا کە دەبێت لە پەڕێکی تازە لەگەڵ هەموو حیزبە کوردستانیەکان و گفتوگۆ دەستی پێ بکات و ئێستا ئێمە لە قۆناغی ئامادەکردنی زەمینە سازیەک بۆ دەستپێکردنی ئەم گفتوگۆیانە، چونکە دەبێت بەڕاستی ئێمە وەکو هەرێمی کوردستان بە یەکدەنگی و یەکریزی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ئیتیحادی بکەین. زۆر باشە. خاتووە شواق یەکێتی پرۆژەیەکی بۆ ڕێخستنەوەی پەیوەندیەکانی بە دیاریکراوی لەگەڵ پارتیش ئامادە کردووە. ئایا ئێوە ئەو پرۆژەیەتان دیوە؟ ئەگەر نا بۆ؟ ئەگەر دیوتانە تێبینیەکانتان لەسەری چییە؟ وەکو خۆم بەڕاستی نەمبینیوە، بەڵام هەموو ئەو خاڵانە کە یەکێتی یان دەتوانین بڵێن ئەو رەخنانە کە یەکێتی ئاراستەی پارتی دەکات یان حکوومەتی هەرێمی کوردستان دەیکات، من دەتوانم بڵێم ئەگەر گلەی لە حکوومەت هەیە دەبێت لەسەر مێزی گفتوگۆ دۆکیومنت دانێت. بۆ نمونە ئەگەر کەمتەرخەمی هەبێت یان خەلەلێک هەبێت دەبێت بە دۆکیومنت داینێت لەسەر مێزی گفتوگۆ، نەکو بلێدوانێکی ئیعلامی، چونکە هیچ کێشەیەک نییە چارەسەری نەبێت، بەڵام بە شەرتێک دەبێت کێشەکە خودی خۆی هەبێت، یەک دووش دەبێت بە بەڵگە بیسەلمێنێت کە ئەم کێشەیان ئەو کەم و کورتەیە هەیە لە ڕێگەی لێدوانە، بەڵکو لە ڕێگەی گفتو لەسەر مێزی گفتوگۆ ئەو بەڵگانە دائنێت. ئەگەرش گلەی هەیە لە پارتی دیموکراتی کوردستان هەردوو مەکتب سیاسی دەتوانێت دابنیشن و گلەیەکان بخرێتە سەر مێزی گفتوگۆ و هەروەها چارەسەر بکرێت، بەڵام تەنها لە ڕێگەی ئیعلام لێدوان بدرێت دژ بە حکوومەتی هەرێمی کوردستان، پێم وایە ئەمە دەبێت بیسەلمێنن کە ئەم کەم و کورتیانە هەن و ئەگەرش هەن دەبێت دۆکیومنتیان هەبێت لەسەر ئەم یعنی گلەیانە کە هەیەە. زۆر باشە دکتۆر ئەشواق، ئەگەرچی ئێوە ئاماژەتان بە هەندێشتدا، بەڵام من دەمەوێت بە جۆرێکی کە پرسیارەکەم بکەم. ئەویشەوەیە ئێوە یەکێتی دوو حیزبی سەرچین بە چاک و خراپ لە هەرێمی کوردستان بەرپرسیارن، بتانەوێ یان نەتانەوێ. یەکێتی ژۆک و خۆشت ئاماژەت پێدا کۆمەڵەیە گلەی و گازەندەی لە پەیوەندیەکانی لەگەڵ پارتی هەیە. دەمەوێت بزانم ئەو گلەی و گازەندانی یەکێتی لە چیەوە سەرچاوی گرتووە و ئێوەش وەکو پارتی چۆن دەتوانن ئەو گلەیانە بڕەوێنەوە؟ کاک فەرهاد، ئەوەی کە لە ڕێگەی ئیعلام گوێمان لێتی کە على ئەساس حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست خزمەتی سلێمانی ناکات یان
پرۆژەی بۆ سلێمانی تەرخان ناکات لە کاتێککە ئەمە لەسەر ئەرزی واقعە و خەڵکی کوردستان هەمووی دەزانێت کە پرۆژەکان بۆ هەموو شارەکانی کوردستان بۆیە بە شێوەیەکی یاسایی دەبێت بە بەڵگە ئەوە ئیسبات بکرێت. بۆ نمونە ئەگەر داهاتش کەمەوە لە سلێمانی ئێمە وەکو ئەوەی کە جەنابتان دەزانن داوا کرا کە هێزێکی مشتەرەک سەردانی خاڵە سنوورەکان بکات و لە ئیبراهیم خەلیل و حاجی عمران دەستی پێ بکات و بچێتە باشماخ. پێم وایە دەبێت یعنی هیچ لانی کە تیرازی لەسەر ئەم خاڵە نەکات بۆ ئەوەی کە ئێمە زامنی ئەوە بکەین کە داهاتەکە بچێتە سندوقی حکومت و بە عەدالەتیش دابش بکرێت لەسەر ئەو پرۆژانە کە بۆ هەموو خەڵکی کوردستان. من پێم وایە دروست نەکردنی ئەم هێزە خودی خۆی یاریگرکردن بەرامبەر ئەم هێزە خودی خۆی ئەمە تەفسیرکردن لەسەر ئەوەی کە بەڕاستی ئەم گلەیانە لە شوێنی خۆی نییە چونکە چۆ ئەگەر ئەچەوێ شەفافیەتت هەبێت ئەم هێزە لە هەردوو لایە بەڕاستی و پێشم وایە ئەگەر پەرلەمانش بەشداری بکات لەگەڵ چاودێریکردنی کارەکانی ئەم هێزی مشتەرەکە پێم وایە ئەمە خەڵکی ئیجابیە و لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستان بەڵام ئێمە یین و تەنها لێدوان بدرێت لە ڕێگەی ڕاگەاندن بەبێ ئەوەی کە دانیشتنێک هەبێت و بە بەڵگەش گلەیەکان بخرێتەر و بە بەڵگە پێم وایە ئەوە جگە لە ماندووکردنی خەڵکی کوردستان هیچ یعنی نەتیجەی نابێت بەڕاستی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد خەڵکی کوردستان شەهیدی داوە خەڵکی کوردستان قوربانی داوە پێویست ناکات ئێمە زیاتر ماندوو بکەین پێویست ئەوە کە خزمەتی بکەین لە ڕێگەی حکومەت یاریمی کوردستان دەبێت هەمووی پاڵپشتی هەنگاوی چاکسازی حکومەت یاریمی کوردستان چونکە بەم هەنگاوی چاکسازی حکومەت یاریمی کوردستان توانی موچەی خەڵک بدات لە بیرمان نەچێت ئێمە حکومەت ئیتیحادی بەم ساڵە تا ئێستا تەنها 200 ملیارەکەی نردووە باشە موچەی خەڵک بەچی ئەدرێت بەو هەنگاوی چاکسازیە کە حکومەت یاریمی کوردستان جێبەجێکردو دەبێت هەموو هێزە سیاسەکان پشتگیری بکات نەکو ڕێگری لێ بکات. زۆر باشە زۆر باشە زۆر بەڕێت دکتۆرە شواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان ڕاستە و خۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆیەوە شەوتان باش.